باڵندەیەک 700 کیلۆ بەڕوو لە دیواری ماڵێکدا هەڵدەگرێت. بە هۆکارێکی سەیر باڵندەیەکی دارکونکەرە 700 کیلۆ بەڕوو لە دیواری ماڵێکدا هەڵدەگرێت. کۆمپانیای کۆنتڕۆڵکردنی ئافاتەکانی کالیفۆرنیا لەم دواییانەدا یەکێک لە سەیرترین حاڵەتەکانی ڕاگەیاند کە تا ئێستا کاریان لەسەر کرد بێت. ئەویش دارکونکەرەیەکە کە دیوارەکانی ماڵێکی پڕکردووە لە بەڕوو. نیکاسترۆ لە کۆمپانیای نیکس ئەکستریم پیست کۆنتڕۆڵ کە کۆمپانیایەکە بۆ کۆنتڕۆڵکردنی ئافاتەکان لە کالیفۆرنیا دەڵێت لە ماوەی زیاتر لە 20 ساڵی کارکردنمدا کارێکی وەها لەم شێوەیەم نەبینیوە. کاتێک مانگی ڕابردوو لەلایەن خێزانێکی کالیفۆرنیا ڕاستپێردراین بۆ چاکردنی دیواری ماڵەکەی. نیک دەڵێت دەستمان کرد بە کارکردن و لە بەشی ژێرەوەی ماڵەکە چەندەن کە بەڕوەیەکمان بینی و بەردەوام بووین لە کارکردن. کاتێک زانیمان بەڕوەکان هاڕایان کرد و زیاتر لە 700 کیلۆمان هەڵگرتەوە و دوای بەدواداتوونیشمان بۆمان دەرکەوت کە ئەم کارە دارکونکەرەیەک ئەنجامی داوە. نیک هۆکاری ئەو هەڵگرتنە زۆرەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە دارکونکەرەکە بەردەوام باڕووی لێرەدا شاردووەتەوە. بەڵام بە هۆکاری ئەوەی دیوارەکە بۆشی زۆری تێدا بووە بەڕوەکان لە شوێنی خۆی نەماون و هاتوونەتە خوارەوە. ئەمە ژوای لەو باڵندەیە کردووە کەوا بزانێت بەڕوەکانی تێدا نەماون. بۆیە بەردەوام هیتری هێناوە و شاردوێتیەوە بۆ ئەوەی لە وەرزی زستاندا بەکاری بهێنێتەوە.